میدیا و پرسی نەتەوەیی ناونیشان یەکەمین کۆنفرانسی زانستی بەشی تەکنیکی میدیای زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی بوو کە ئامانجی دیاریکردنی لایەنە باش و خراپەکانی میدیا بوو لەسەر پرسرانەتەوەیەکان. ئێمە ئەم کۆنفرانسە کە هاوکاتە لەسەر لەگەڵ 120یەکەمین ساڵیادی ڕۆژنامەوانی کوردی کە بەشی تەکنیکی میدیا لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەنجامێدات منو کۆندامی لێژنەی زانستی کۆنفرانسەکە ئێمە بیرمان لەو کرد نەریتێکی نوێ دابێنین لەم ساڵیادەیە ئەوە نەبێت تەنیا شتێکی ڕۆتین بێت یا ساڵیادێکی مێژووی بێ میدیاش ئەمڕۆ بۆتە دامەزراوە بۆتە کەناڵی و تۆڕێکی جەماوەری کاریگەری ئەرکی هەیە لەسەر کۆمەلگا و هەژمونی هەیە کاریگەری هەیە لەسەر کۆمەلگە و سەرجەم کایە و چین و توێژەکان بۆیە حەزمان کرد لەسەر تەوەری پرسی میدیا و پرسی نەتەوەی کاریگەری میدیا لەسەر پرسی نەتەوەی ئەم کۆنفرانسە نێودەوڵەتیە زانستیە بکەین. توێژەرێکیش دەڵێت زۆربەی میدیاکانی هەرێمی کوردستان نەیانتوانیوە مامەڵەیەکی سەرکەوتوو لەگەڵ پرسانەتەوەیەکان ئەنجام بدەن و زۆرینەی میدیاکان ئەجەندا حیزبیەکانیان پێشی ئەجێندا و ئامانجانەتەوەیەکان خستووە. بەداخەوە ڕاگەیاندنی کوردی پەیوەست بە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان بە درێژایی مێژووە بە تایبەتی لەو ڕووداوانەی کۆتایی ساڵانی دواییە بەپێی توێژینەوەکان ڕۆڵێکی ئەرێنیان نەبینیوە ئەویش لەبەرەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستان میدیا نیشتیمانی و نەتەوەییمان نییە ئەوەی کە هەمانە زیاتر میدیایەکی حیزبیە یان ئەجێندا و سیاسەتێک و پلانێکی کارکردنی حیزبی هەیە دیار هەر حیزبێکیش و ئەجێندایەکی تایبەت بەخۆی هەیە و ئەجێندایە لە میدیای کوردیا ڕەنگی یاوەتەوە بۆیە نەیتوانیوە میدیای کوردی بە یەک مەسافە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە دوور بێ یان بە دیدێکی نیشتیمانی و نەتەوەیی قسە لە پرس و بابەتەکان بکات. بڕیار وایە لە کۆنفرانسی زانستی میدیا و پرسەنەتەوەیەکان 20 توێژینەوە لەلایەن توێژەران و شارەزایانی بواری میدیاوە پێشکەش بکرێت و دواتریش سەرجەمی توێژینەوەکان لە گۆڤارێکدا چاپ بکرێت. هەروەها ساڵانە لەگەڵ ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی ئەم کۆنفرانسە ئەنجام بدرێت و هەر ساڵە و لەسەر بوارێکی میدیا توێژینەوە بکات. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.